میوانداری دوو گەنجی داهێنەرمان کردووە ئەوان توانیوانە ئەپلیکیشنێک تایبەت بە زمانی ئاماژە دروست بکەن دایبهێنن. ئەم ئەپلیکیشنە سوودی ئەبێت بۆ کەسانی کە هاوڕێیەکیان نابیستە، بۆ ئەو خێزانانی کە کەسێکی نابیستیان هەیە، بۆ ئەو کەسێک کە بۆ نمونە لە شوێنی کارەکە کەسێکی نابیست هاوکارە لەگەڵیا، ئەمە هاوکارێکی زۆر باشە بێت بۆ ئەوەی کە تۆ بتوانی بۆ نمونە گفتوگویەکی لە ڕێگەی زمانی ئاماژەوە لەگەڵ ئەو کەسانەیە. با بزانین بیرۆکەی دانانی ئەم فەرهەنگە کە فەرهەنگێکی کوردی تایبەتە بە زمانی ئاماژە بیرۆکەکەی لە چیەوە سەرچاوی گرتووە، چۆن هاوڵاتیان ئەتوانن سوود لەم بابەتە وەرگرن. ئەمانە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێزان، هەرێک لە بەڕێزان بەختەوەر بەرزان کە داهێنەری فەرهەنگی ئاماژەیە، هەروەها شایی هێرش کە دیزاینەری فەرهەنگی ئاماژە ئێستا لە ستۆدیۆ لەگەڵمانن. سڵاوتان لەبێ و کاتتان باش، بەخێر بێن سەرچاوان. کاک بەختەوەر لە تۆ دەست پێ بکەم، بۆمان باس کە بابزانین بۆچی بیرتان لەوە کردەوە کە فەرهەنگێک تایبەت بە زمانی ئاماژە دروست بکەن لە ڕێگەی ئەپلیکیشنێکەوە. بەناوی خۆی گەورە و میهرەبان، وەکو زانین لە ڕۆژگاری ئێستا تەکنۆلۆژیا کاریگەری زۆر گەورەیە بەسەر هەموو جیهانەوە و هەموو چینەکانی کۆمەڵگا توانن سوودمەند لە تەکنۆلۆژیا و ئەو چینەی کە زۆر زۆرلانی پێویستیان بێ و ئاسانکاری زۆریان بۆ بکرێ کەسانی خاوەنپێداویست تایبەتن بە هەموو جۆرەکانی خاوەنپێداویست تایبەتەوە. ئێمە توانین لە ڕێگەی تەکنۆلۆژیا هاوکاریان بێ و بیرمان لەم ئەپلیکیشنە کردەوە ئاماژە. ئاماژە شتێکی زۆر دیارە، لە لۆگۆی ئەپلیکیشنەکەش دیارەکە هێمای دوو دەستە، یعنی کەسانی ئەو کەسانی ئەو چینی کۆمەڵگا کە بە زمانی ئاماژە گفتگۆکەن کێن نابیستانە و بۆی ئێمەش ئەم بیرۆکەمان بەلاوە جوان بوو و کاری لەسەرکرا لەلایەن مامۆستا بەهار لە ڕێکخراوی ئاماژەوە و بیرمان کردەوە کە لایەنە تەکنۆلۆژیەکەش تێکەڵ بکرێت، چونکە زۆرترین کەس لە ئێستا ئامێرەزیرەکان بەکارێنێت و ئەتوانێت بە ئاسانترین شێوە دەستی بگا بۆ زانیاریانە و هەندێکی و هاوکارێکی زۆر باشیانە بە بۆی بتوانین بە خێراترین شێوە فێر بن. و ئەمەکەم کۆبوونەوەمان لە 15 بوو دوایەوەی کە لەگەڵ مامۆستا بەهار گفتوگۆمان کە 35 ساڵ لەگەڵ نابیستانە. مامۆستا بەهار خۆی خاوەنپێداویست نییە، بەڵام 35 ساڵی ڕێکە لەگەڵ نابیستانە، ئەمەش مودەیەکی زۆر زۆرە و تەحمولێکی زۆرە تۆ خۆت نابیست نەبی لەگەڵ چینێکی نابیستان نابی و بە هەمان شێوە بتوانین لە هەموو معانەتەکانیان تێبگەین. بۆیە ئەومان بە باش زانی کە لەگەڵ مامۆستا بەهار کارکەین و ئیش لەسەر ئەم ئەپلیکیشنە بکەین و دواتر تیمێکمان دروست کرد، چونکە هەموو شتێک بە تیم کارێکی جوانتر و بەسووتر دەرەچێت. ئەمە پلانمان هەبوو کە بەشداری فستیڤاڵی تێکفێستی پێ بکەین بۆ ئەوی زیاتر دەنگ باتەوە، چونکە هەم لایەنە ئەوەی کە بڵێ نەتتوانین سپۆنسەرێکی وا بکەین لە فەیسبوک، ئێمە توانیمان بە شێوازێکی سپۆنسەرەکەی چۆن بوو، ینی ئێمە توانین ڕکلامێک بۆ ئەپلیکیشنێک بکەین لە شێوازی فەیس تو فەیس، یان ڕوبەڕوو لەگەڵ کەسەکانە قسە بکەین تیان بگەین، چونکە تۆ بابەتێک دابنی ناتوانانی بە ئاسانی کەسەکان تێبگەینی بەڕوونکردنەوەیان بێیتێ. بۆیە شایخان کە دیزاینەری ئەپلیکیشنەکەیە و کاکزەند کە دیڤلۆپەری ئەپلیکیشنەکەیە و خودی خۆشمە سەرپەرشتیار و بیرۆکە لەگەڵ مامۆستا بەهار. مامۆستا بەهاریش ئێمە هاتوین بۆی لەگەڵ مامۆستا بەهار مامۆژار، مامۆستا بەهار خۆشی بۆیە ئەوەی بەدڵ بووە چونکە خۆی زمانی کوردی ستاندار ئیشی لەسەرەکەن، زمانی ئاماژەی کوردی. زۆر کەس پرسیارێکە خۆ زمانی ئاماژە هەموو لێکەچێت، ئێمە هەموو کەسێ پرسیارێک کرد ئەمانوت ڕاستە تۆ کە دوو کەسە بینی دوو کەسی عەرەب و ئینگلیز و فارس زمانی ئاماژە قسە بکەن بۆ ئێمە هەر یەک شتەکات، چونکە ئێمە زمانەکە نازانین و ئەگەر دوو کەسی چینی و یابانی کۆریش بێنیت هەر هەمان شتەکات بۆ ئێمە، چونکە ئێمە لە زمانەکە تێناگەین، بەڵام کەسێک بینی زمانێکیان بزانێ جیا کاتەوە کە کامە کامەیە. بۆی هاتین ڕوونکردنەوەی تەواومان بە خەڵکیا و پێشوازیی زۆر زۆر باشی لێکرا و لە ئێستا ئینشاءڵڵا بەردەوام کار لەسەر ئەپلیکیشنەکە ئەکەین و هەوڵەین لە داهاتوە بەردەستخین بۆ هەموو بەکارهێنەران و ئەو کەسانی کە خوازیارن فێری زمانی ئاماژە. ئینشاءڵڵا دەستان خۆش بێ. سپاس بۆیە، سپاس بۆ مامۆستا بەهار، ئێمە لە نزیکەوە زانین کە ئەو چەند خانمێکی بەخشندەیە تەواوی ژیانیشی بێگومان تەرخان کردەوە بۆی کە بتوانێ هاوکاری ئەوان بێت. سپاس بۆ تەواوی هاوکارانیشتان، خات و شای زۆر بەخێر بێت. ئەمەی کە بەدەست بنەوێ خۆشەویستان ئەپلیکیشنەکەیە کە بەڵێ بێگومان وەکو تۆ دیزاینەری کە هەموو بەشەکانی جیاکراوەتەوە لەوەی کە ڕەنگەکان، پیتەکان، ڕستەکان، خێزان کۆمەڵێ بابەتی تایەکە هەمووی کە دانەیەک پەنجەیەکی پیانی بۆ نمونە ئەمە ڕەنگەکانە، ئەمە پێتەڵێ سپی لێرەوە ئاماژەکە و پیاڵێ چییە، ینی ئەمە بۆ ئەو کەسانە زۆر زۆر ڕێگایەکی ئاسانە، چونکە ئێمە ڕۆژانە زانین کە ئامێرە زیرەکەکانمان پێیە، ئەتوانین بە سیرکردن تێبگەین کەچی بابەتێکە لە بەردەستمانە. دیزاینکردنەکەی چۆن کارە لەسەر کردەوە، چه ئاسانکاریەکت کرد کە هەر کەسێک بیاوێت بەکاری بێنێت؟ بەڵێ دەستان خۆش بێ، زۆر زۆر سپاس.
لە ڕووی دیزاینکردنی ئەپلیکیشنەکەەوە هۆڵمان ناوە بە شێوەیەکی زۆر سادە بێ واتە تۆ ئەگەر دیقەتی ئەپلیکیشنەکەش بێ بە شێوەیەکی زۆر سادە ئەگەیتە ئەنجامەکەی خۆ ئێستا کاتەوە بەتنەکە و تاقی کردوانە کاتێکە بۆ نمونە وشەیەک هەفتەکان بێ یا ڕەنگەکان بێ یەکسەر پەنجەیەکی پێ ئەنێ دووبارە ئەچیتەوە سەر بەشەکان کە هەڵی ئەبژێری تۆ ڕەنگی سپیدەوە ڕاشتەوە هەرچیەکە ئەتوانی هەڵی بژێری دوای ئەوەش ئەگەیتە ئەنجامەکە کە زمانی ئاماژەکەی واتە هەوڵمان ناوە زۆر بە شێوەیەکی سادە واتە یوزەر کاتێکە بەکاری ئەهێنێت یەک سەعات ناگەڕێ بە شوێن ئەو شتەیەکە یعنی ئەوێت بگا پێی نەخێر زۆر بە شێوەیەکی سادە ئەگەی پێی و هەروەها لە ڕێگەی زمانی ئاماژەکەەوە ئەتوانی فێری زمانی ئاماژە بی کە هەموو کەسێک پێویستی ئەو ئاماژەی کەیکات چەند جارێک دووبارەی کاتەوە بۆی بەڵێ وامە ئێمە دوو داتامان بەکارهێناوە داتاکان هەیەە ڕسمە کە ئەگەر حرفێک بێ بەس بە ڕسمەکە یعنی دیاریمان کردووە بەڵام ئەگەر بۆ نمونە جوڵەیەکی تیابێ ئەو ڤیددیۆکەیە کە چەند جارێک دووبارە ئەبێتەوانێ زۆر باشە بێگومان ئەم ئەپلیکیشنە دڵنیام سوودی زۆرە بێ بۆ هەموو چین و توێژەکان بۆ نمونە تەنانەت بۆ شۆفێرە بەڕێزەکانی تەکسیش ئەمە زۆر گرنگە ڕەنگە کەسێکی نابیست لەگەڵ یانابێت لیان تێنەگا کە بۆ نمونە ئەو کەسە ئەوێ بچێت بۆ چ شوێنێک ئەتوانێت ئەگەر ئەو شۆفێرە ئەم ئەپلیکیشنەی هەبێت هەر لە ڕێگەی زمانی ئاماژەوە بزانێت ئەگەر بێت بچێت بۆ دادگا بۆ نمونە ئەم ئشارەتە ئەوە هێمایە بۆ ئەوی کە ئەو کەسەیە بچێت بۆ دادگا زۆر بە باشی لی تێگا وایە وەختەری ئێمەشکە خاتوهاژە ئێمە ئەپلیکیشنەکەمان دروست کردووە ماسەبار خاتوهاژەی دیاری کرد ئێمە ویستمانە تەواو کوردی بێ خاتوهاژە خۆی نابیستە وە خوێندکاری بەشی تەکنۆلۆژیای زانیار لە پەیمانگای تەکنیکی کوردستان و شتێکی تریش بڵێن زۆر سپاس بە کەناڵی کورسات کە مامۆستا بەهار پەیوەندی پێوەکردن و هاوکارمان کات بەرزان بۆ تۆمارکردنی وێنە ڤیدیۆکان کەەوە نابێت لە بیرما چڕاستەکەی ئەوە باسم بدای سەرەتا بەڵام کەناڵی کورسات پێشوازێکی زۆر گەرمیان لێکردین کامە کارێکی قورس بوو کاربەرزان دەستخۆشی لێکردین لێرەوە و بۆ کەناڵی کورسات هەموو ستافەکان کە بەردەوام خەمخۆری هەموو چوونی توێژەکان و ئینشاڵڵا هیوادارین لە داهاتوو بتوان زیاتر هاوکارمان بۆ پەرەپێدانی ئەپلیکیشنەکە بە شێوەیەکی زیاتر و ئۆتۆمارگرتنی زیاترین دیتا بۆ ئەوەی زۆرترین کەس بتوانێت زۆرترین ئاماژە فێر بێت کورساتیشە میشە لەگەڵ ئێوە بێ بۆ ئەم کارە باشانێکەوەیکەن ئێمە هیوادارین کە ئێوە هەنگاوی باشتر بنێن زۆر باشە دەستان خۆش بێ هەر کورتە ڤیددیۆیەک ئامادەیە لەسەر ئەو ئەپلیکیشنە بە هەمومان پێکەوە ئەم کورتە ڤیددیۆ ببینین و زۆر باشە دواتر پێکەوە درێژە بە گفتوگۆکانمانەین فەرموو بە هیوای بەردەوامیتان کاک بەختەوەر پرسیاری ئەوم هەیە بۆ نام ئەپلیکیشن ئەگەر کەسێک بۆ نمونە ئینتەرنێتی نەبێ ئەم ئەپلیکیشنە کارەکات یاخود مەرجابێ و کەسە ئینتەرنێتی هەبێت ئەو کاتە کارەکە بەڵا زۆر باش ئێمە ئەتوانین بڵین ئەمە فەرەنگێکی کوردی ئاماژەیە ئەم فەرەنگە جیاوازە لە فەرەنگێکە نووسین بێ فەرەنگێکی وێنەی ڤیددیۆیە ئێمە زانین کە قەبارەی فەرەنگێکە نووسین بێ زۆر کەمتر لە قەبارەی فەرەنگێکە وێنە ڤیددیۆ بێ باش ئێمە تەنها لێسا کە کار لەسەر پرۆگرامەکەگەن لێسا لەوانەیە بۆ ئۆنلاین بدەیتەکان و ئەزانی زۆربەی کەس بەعام ئینتەرنێتیە بە شازێک گشتی زۆربەی کەسەکان سمارتفۆنی پێبێ زۆربەی زۆر ئینتەرنێتی بەردەستە و تەنها لێک اختیارە کە ئێمە حالن ئینشاڵڵا ئیشی لەسەرەکەین ئەمە بەشی دڵخوازەکانمانەیە فەیڤۆریت لیستەکە تۆ توانی هەر دیتایە کە بتوێ ترینی تەمرین لەسەرکەی ڕاهێنانی لەسەرکەی بۆی فێر بیت ئەیکێتە بەشی فەیڤۆریت لەو ڤێژنیانە لە ڤێژنی داهاتوو ئینشاڵڵا ئەوە لێش زیادە بێت ئەو کاتە ئەو لیستە بۆ خۆت زیادەکەی و ڕاهێنانی لەسەرەکەی ئەو دیتانە بۆ داونلۆد دەبێت کات ئینتەرنێت هەیە و دواتر کە ئینتەرنێت نەبتوانی سیری بکەیتەوە زۆر باشە خاتوشایی لەگەڵەوەی کە وەکوی کە ئەپلیکیشنەکە و دیزاین کردووە یانی زۆر کات زۆر کەس هەیە لەوانەیە بۆ ئەوەی کە زیاتر شتەکەی لە ئاسانتر بێ چۆن دایبەزێنێت و چۆن بتوانێت بە شێوەیە کاری لەسەر بکە کە ئەو شارەزایی هەبێ و پرسیش بە کەس نەکات
لە پرسیارەکە زۆر تێنەگەشتم ئەپلیکیشنەکە چۆن دابەزێنێ وەی کە چ ڕێگایەکی ئاسان iOS بەردەسە بێت ئینشاڵڵا کاری لەسەرەکەین لەگەڵ ئەندرویدا لە پلی ستۆر و لە iOS ئەپ ستۆریش ئەتوانێت بەردەست بێت و ئەپلیکیشنەکە دابەزێنێ بەڵام لە ئەم ڤێرژنیان وەکو کاک بەختەوەر ئاماژەی پێەیە بۆ ئەم ڤێرژنیان پێویستی بە ئینتەرنێتە بێ بەکاری بێنەوە چونکە ئێمە لە پلانمانایە ئەم داتای ئێستا کۆمان کردبووانێ 103 داتایە بەڵام بۆ 3000 وشە زیاد ئەکرێت ینی بەردەوامە بێ ئەپدێت کرێتەوە بەڵە ئەپدێتی تیا ئەبێت هەر لە بەشی ئەپلیکیشنەکەشە فیدباکی تیە کە کەسێک کە ئەپلیکیشنەکە بەکار بێنێت لەوانەیە ئێمە کۆمەڵی کێشە هەبێ هەتا ئێستا هەستمان پێ نەکرد بێ ئەو فیدباکی خۆی بۆ ئێمە ئەنێرێتەوان و ئێمە لە فیدباکەکانە سوودی لێ وەرەگرین و بۆ ئەپدێتی داهاتوو ئەو شتانە چاگەکەین زۆر باشە کاک بەختەوەر بۆ نمونە ئێوە بەشداریتان کردبوو لە فێستیڤاڵی تێکبێز لە سلێمانی پێم بڵێ فیدباکی خەڵک چۆن بوو بۆ نمونە چۆن پێشوازیان لەم ئەپلیکیشنە کرد ینی بەجددی شتێکی زۆر جیاواز و خۆش بکە لەوانە خەڵک لە سەرەتایمە لە مۆبایلەکەمان بوو بەڵام ببوونەی کورتە ڤیدیۆکە پیشاندرانی خەڵک زۆر بەلایەوە جیاواز بوو سەرەتا هاتن وەکو وتم پێشتریش پرسیاریان کرد چۆن زمانی ئاماژە هەمووی ستانداردە هەموو یەک شتە بەڵام لە مامۆسەبار کە بۆ ڕوونکردنیانی زیاتر لە 300 زمانی ئاماژە لە هەموو جیهانەیە ئێمە نابیستان لە نێوان سلێمانی هەولێر دەستەواژیان جیاوازی هەیە نابیستێک لە ناوە دیکە دینا جیاوازە لە نابیستێکی بازاڕی بۆ ئێستا کە ئیش لەسەر ماکرێت ئەم قاموسە کە مامۆسەبار خۆی ڕاهێنەری شار لەوێ یعنی ستانداردێک دانین ئێمە نامانێت دیتاکان بە شێوازێکی ڕەنگی وەرگرین ئێستا گەر لە بەرچاوتان ڕوون بێ منهەجی کتێبی پۆلی 12 لە خانەقین تا زاخۆ هەموو یەک شێواز نەمسرا بەڵام خۆ شێوازی قسەکردمان جیاوازە بێگومان ئاماژە جیاوازیە بۆ ئینشاءڵڵا وا کارەکرێت لەسەری دیتاکان باشە کاتە ئێستا ئەم ئەپلیکیشنە بەس بۆ نمونە نابیستانی سلێمانی و دەوروبەری سوودی لێوەرەگرن یاخود خۆتەڵی ڕەنگە لە زاخۆ شێوازی قسەکردن جیاواز نابیستان چۆن سوودی لێوەرەگرن کاتێک کە من توانی فێری زمانی ئاماژە بم گفتوگۆ لەگەڵ کەسێکی نابیستە بۆ نمونە بە ئەو ژینگەی وەرگرین کە هەموو کەسێک لێوە گەورە بە دایکان و باوکان دایکان و باوکان گەورەترین و کارگەرترین ژینگەن بۆ مناڵ ئایا خان بەدایسی خان بەدایسی نییە کە خان بەدایسی بێ تۆزە ژیان قورسترێت لە لای و مناڵیش ناتوانێت هەموو شتێکی بۆ ڕوونکەیتەوە هەموو شتێکی پێ قبوڵ ناکرێت کە مناڵێک ڕۆشتە خوێندنگە پۆلی 1 پۆلی 2 کە هەنێشت فێر بوو لە ناوەدا ئەکادیمیەکەی بە زمانی ئاماژە کە دایکان و باوکان توانیان ئەپلیکیشنە بەکاربێنن و فێر بوو گفتوگۆیەکی دروستی لەگەڵ بکات دڵنیا بە ئەگەر ئەو منداڵە ئەگەر لە سا 20 باوەڕی بەخۆی هەبێ ئەمە لە سا 40 و ئەگەر خوشکبراکان ناچاکردن دایکان و باوکان ناچاکردنیش چکە خوشکبرا بێگومان خۆشویستێکی زۆری بوو کەسا کە فێری بێت ئەمە ئەبێ بە لە سا 60 و لە دەرەوە بە زمانی ئاماژە قسە لەگەڵ خوشکبراکانی کات هیچ کەشێک بۆ دروست نابێت و دواتریش هاوڕەکانیان لەوانەیە دوکانەکانی سەرکۆڵانەکان ئەم بازنەیە بەردەوام گەورە ئەبێت یعنی کارگەری تاو لەسەر کۆمەڵگە دروست دەکات بۆ ئێمە پێویستەکات سەرەتا لە دایکان و باوکانە دەست پێ بکەین و هەروەها ناوەندە هۆشیاریەکان یعنی سا زۆر جوان بوو کە کاکێکی پۆلیس زادە و ڕۆژە اینجا بووە بیرمان کەوتەوە شتەکە وتم ئێوە لەناو تیمەکە خۆتان لەوانەیە تیمێکی تایبەتمەندتانە بێ بە کەسانی نابیست کۆمەڵە کەستانەیە شارەزای کێن شارەزای زمانی ئاماژە یعنی ئێمە ژیانی مرۆڤ زۆر گرنگە لەوانەیە لە ساڵێکە یەک حاڵەت ڕووبیات کە کەسێکی نابیست پێویستی بەهانەوە بەدەمەوە چوونە بێ یان شتێک لەو کاتێک کە ئەم کاکی پۆلیسە ئەگاتە شوێنەکە لەوانەیە پێویستی بە یەک دەقە بێ ئەم کەسە لە ژیانە بێ و بمرێت ئەو کاتە ئەگە بە زمانی ئاماژە شتێکی پێ لەوان کێشێکی لە داخل ناوێ هەبێ کە بە زمانی ئاماژە پێویست لێ تێگەشت بۆ چارەسەرەکە کاتە ئێمە ژیانی مرۆڤ زۆر گرنگە هەموو پێویستەکە هەموو چینێکی کۆمەڵگا ئاسانکاری بۆ بکرێت و هەموو چینەکان ئێماڵین دام و دەستگاکانی پۆلیس ئاسایش ئەڵێن دکتۆر ئەڵێن تەندروستی پێویستەکە دایم تیمی تایبەتمەند هەبن هیچ کەسێک جیاواسی نەکەسانیت هەموو چینەکانی کۆمەڵگە یەکسانن بۆ ئێمە لەو ڕوانگەیەوە سەیرەکەین کە هەموو مرۆڤەکان پێویستەکە مافی یەکسانیان بۆ دابین کرێ پێویستەکات هەم نابینان هەم نابیستان هەموو چینەکانی کۆمەڵگە ناڵم تەنها بەدایستی پێویستەکە هەموو چینێک ئاسانکاریەکی هەبێ کە ئەو دەستگایانەش تایبەتمەندن پێویستەکە لە هەموو شتێکا تایبەتمەندێتیان تیاابێت خۆی زۆر جاریش هەموو کاتەڵین ئەبێ خۆشمان هاوکاری یەکمە ڕۆژانە بەریەکەکەوی لە دام و دەستگاکانە بێ لە ناو بازارا بێ لە مۆڵەکانە بێ ئەمە زۆر گرنگە خاتوشایی هەوڵ نایەن بۆ نمونە لە ڕووی ئەوەی کە ئەم بەشانە چەند بەشن ئەمەنی کە بەشی کەسیاکە ینی بۆ نمونە کەسێکی نابیزەچێتە بازارۆ لەو قەرە باڵغیان لەوانەیە پێویستی بە شتێ بە چی بکات کەسێکی لێە کەسێکی بە ساڵات چووە لی تێ ناگات نازانێت چێ بانکا بۆ لای بەڵام ئەگەر پێی بێت ئەتوانێت بە شوازێکتی گێنێت و ئاسانکاری بۆ بکات
لە کۆبوونەوەکانتانە گفتوگۆتان لەسەر بابەتانە بەڵێ ئەمریکا یعنی ئێستا بەردەسە شتێک بوو کە ئەمان ویست یعنی ئامانجمان بوو کە ئێمە لە فیستیڤالی تەکنۆلۆژیەکە بەشداری پێ بکەین کە سوپاس بەخوا یعنی توانیمان پلەی دووەم بەدەستبێنین لە ئەوێ ئامانجمان بوو پیشانی خەڵکی بین و پیشانی خاوەن پێداویستی تایبەتەکانی بین کە ها ئێمە گرنگی بە ئێوە ئەین شتێکمان کردووە بۆ ئێوەش بەشێکن لە ئەم کۆمەڵگەیە بۆ زیادکردنی داتاکان بەڵە بێگومان داتاکان زیاد ئەکرێت لە پلانمانەیە سەوسە داتا بگەینینە 3000 وشە کە ینی زۆربەی شتەکان ئەگرێتەوانێ ئەو کاتە و مەرجیش نییە من هەمووی بزانم هەموو ئەو شتانە بزانم نا تۆ دکتۆرەکە پێویستەکە چەند شتێکی سادە بزانێ کە لە نەخۆشەکەی خۆی تێبگا کەسێک تۆر هاوڕێکتەیان یەکێکە کە ئەیناسی هەر ئەوە شتێکی سادە بتوانی کە بەکاری بهێنیت ئەوە زۆر سوودی ئەبێت ینی شتێکی کیفایەتە بۆ ئەوان باشە خاتوشایی پێم بڵێ بۆ دیزایانی ئەم ئەپلیکیشنە کات چەندت پێویست بوو بۆ ئەوەی کە ئەو سەوسێ و شێ بۆ نمونە جێگە بکەیتەوە لەو ئەپلیکیشنە لە ڕاستی ئەمە یعنی لە کەمتر لە یەک مانگ ئیشمان لەسەر هەم دیزاینەکەی کردووە هەم دیڤلۆپەکەی هەم داتاکە وەرمان گرتووە چکە وەکو وتم ئامانجمان بوو زۆر کە ئێمە دەربکەوین لە فیستیڤالی تەکنۆلۆژیەکە و خەڵک بێ نابیستان خۆیان کە هاتون سەردانیان کردوین ئەنی زۆریان پێخۆش بووە ئامانجەکەی ئێمە ئەوە بوو کە کاتەکەی زۆر کەم بوو بە چاو ئەوەی کە ئێمە و ئیشەمان کردووە چونکە لە مانگێکا تۆ ئەپلیکیشنێک و دیزاین و داتا وەربگریت ئەنی شتێکی قورس بوو بەڵام توانیمان سوپاس بخۆ کاک بەختەوە لەگەڵ ئەوەی کە لەگەڵ مامۆستا بەهار و لەگەڵ ئەو هاوڕێیانەیە کە کۆبوونەتەوە ئەمون چەنە پێویستە کە خەڵکی ئاسایی خۆشمان فێری بین ئەوە نابیستەکان لەوانەیە وەکو لایانی دەرونی دڵخۆش من بەوە کە هەوڵێکە بۆی کە زمانێک دروست بێکە ئیتر ئەوان گیانەکاتەوە ئەو فیدباکی نابیستیان بۆ ئێوە چی بوو کە بتوانن ئێوە زیاتر لەم کارەتان بەردەوام ڕاستی من لەوانەیە لە زمانی ئاماژە تێنەگەشتم بەڵام کە نابیستان هاتن لەگەڵ مامۆستا بەهار لەگەڵ هاشەکان کۆبوونەوە ئەو دەقەیە من هیچ شتێک ناگەشتم ڕاستیەکەی بەڵام ڕوخسار خوێندنەوە دڵخۆشی پێکەنین باسکردنی ئەپلیکیشنەکە لە نێوان خۆیان یعنی شتێکی زۆر یعنی چنێک بڵین ئێمە لەو فیستیڤاڵە بووین دوو ئەو کاریگەری لەسەر مەج بەجێشتووە ینی زۆر دڵخۆش بووین ئەزانی شتێکە کاریگەری دروست دەکات شتێک لە داهاتوە سوود دەگەێنێ تۆ پێویستەکە کارکەی بۆ سوودگەاندن بە کۆمەلگا ئەگەر لە کۆمەلگا یەک کەسە بە لە چینێک جیازە پێویستەکە تۆ کارکەی بۆ سوود بۆیش بگەێنی هیچ کەسێ گیانەکەیتەوە زۆر دڵخۆشیانکردن بێگومان پاوەکە ینی ئەگەر ئێمە لە 150 تاقەمات بۆ لە 100 ینی لەو زۆر کاریگەری لەسەر بەجێهێشتوین بە ئێستاشەوە ینی گەرمگورتنی کردوین و خەڵکیش کە بەردەوام نامانێت لە ئینستاگرام چکە ئینستاگرامە دانا بۆی خەڵک ئاگاداری هەواڵەکان بێ کە شایخان خۆی بەڕێوە بعد هەموو شتێک ینی بۆی ئاگاداری هەموو هەواڵێک بوون لەسەر هەماژە باوەکە نامەیەت کێ ئەپلیکیشنەکە بەردەستە بێ ئەوە زۆر دڵخۆشمانەکە زیاتر سوودترمانەکە لەسەر کە بەردەوام بین باشە کاتە ئێستا دەستپێکی ئێمەمانە بناغێکی تۆکمە دابن ئەفوان بناغێکی تۆکمە دابنین بۆ دواتر بتوانین شتێکی زۆر بۆ شتێکی جوان پێشکەش بە کۆمەلگاکەمان بکەین باشە تۆ ئێستا وەکو داهێنەرێکی بۆ نمونە ئەم بیرۆکەیە ئەم ئەپلیکیشنە چ پلانێک هەیە لە داهاتووە بۆ ئەوەی کە ئەم ئەپلیکیشنە لە ناو مۆبایل و ئامێری زیرەکی هەر یەکەمانە بوونی هەبێت چۆن کار لەسەر ئەوەکەین ئێمە تیمەکەمان کە کارەکەین ینی هەمیشە کاری پێگەوەی گەنجترین و بەرهەمدارترین کارە بێت کە پێویستمان بە تیمە ئینشاءڵڵا لە داهاتوە ئێمە هەوڵەین بەردەستی بخەین بۆ زۆرترین کەسەکان لەوانەیە کەسە کۆمپیوتەر بەکاربێنە دیسکتۆپ ئەپلیکیشنێکە وێب ئەپلیکیشن کەسە حەزەکات لەسەر وێبسایت بیکاتەوە و شاشەی گەورەترە بێ ئەو کاتە لە هەموو شوێنەکان بەردەستەکەین ئینشاءڵڵا لە هەموو شوێنە بەردەستە بێ بۆ هەموو بەکارهێنەران یعنی توان هەموو چینەکانی کۆمەلگا بتوان بە ئاسانترین شێوە بەردەست بێ بۆیان سوودی لێ ببینن زۆر باشە شایی بە مناڵیشمان بیر نەچێت هەندێک مناڵیش هەیە نابیستن چی ئاسانکاریەکرێ بۆ ئەوان چکە لەوانەیە زۆر جار مناڵ پێویستی بە شێوازی نواندنێکی کەوێ بۆی بکەیت تاوەکو وشەکان ڕستەکان پیتەکانی فێر بکەیت کاریشەکرێ بۆ کە بیرتان لەکردێتەوە ڕاستە ئێمە وەکو سەرەتا کە دەستمان پێکردووە ڕاستی خۆمان لە زمانی ئاماژە زۆر شارەزاییەکی وامان نەبووە و بەڵێنیشمان یاوە بە خات و هاژەکە خۆمان فێر بکەین کە ئەو خۆی خاوەن پێداسی تایبەتە وەکو تیمەکەمان یعنی ئەو فیدباکی کە بۆمان هاتووە لە خەڵکەوانێ ئەوانیش کە ینی چەند ئایدیەکی خۆیان یعنی بە ئێمە وتووە ئەوەیە کە ئێمە وەکو ستافێک لە داهاتووە ئیشەڵڵا بتوانین ئێمە قوتابخانەکان بگەڕین ینی بە خەڵکی بناسیێنین ئەو کاتێک کە
تۆ زانکۆکان و قوتابخانەکان گەڕای زۆر یعنی بەشێکی باشە داگیر کردووە لە کۆمەڵگاکە کە ئەتوانێت ئەو کەسانە بیبیستنەوەوانێ لەوانەیە ئەو برایەکی هەبێ یان باوکی وابێ یان هەر کەسێک کە خاوەنپێداسی تایبەتەکە بیستی شتێکی وا هەیە ئەو ئەپلیکیشنەکە دا ئەڕەزانێت و سوود ئەبینێ لە ئەپلیکیشنەکە. دەستان خۆش بێ توان هەریەکەتان دوا کۆمنتی خۆتان بن لەسەر ئەم ئەپلیکیشنە زۆر باشی کە دروستان کردو. هەر یەک تێبینیە گزافە ئەو کە باسی مناڵەکەین لە مناڵک نابیست بێ پێش بڕاتە خوێندن قۆناکانی خوێندن و ڕاهێنەرێک لەگەڵ بە دایکان و باوکانتان خوان هەوڵ لەگەڵ بن کە ئەم شتە ئەکادیمیانی فێرکەن چکە زۆر کاریگەرە بێت چکە هەموو مناڵک پێش بڕاتە قوتابخانە هەوڵین کۆمەڵشتی فێرکەین و نابستانی هیچ کاتێ بێبەش نین لەوە ئەتوان لە ڕێگەی ئەپلیکیشن و دایکان و باوکان چکە خۆیان خەمخۆرترین کەس بۆ دایک و باوکە ئەتوان لە ڕێگەی ئەپلیکیشن و مناڵەکانیان فێرکەن و هیوادار ئینشاءڵڵا پشتگیرمان بن پشتیوان بەخوایمە هەوڵین لە زووترین کاتا بەردەستخین بۆ هەموو بەکارهێنەران و زۆر سپاسی هەموو کەسانی کە سەردانیان کردوین و فیدباکیان پێیاوین و دڵنا بن تاکە وشەیەک ئەگە سپاسێکیش بێ ئەگە دەستخۆشێ بێ بۆی مەکاریگەری لەسەر ئێمە هەبووە و سوورترمانەکە لەسەوەی لە داهاتوە باشترین خزمەت بە نابستان و بە هەموو چینەکانی کۆمەلگا بە تایبەت چینی خاوەنپێداویستی تایبەت و بەستنەوەی تەکنۆلۆژیا بە خاوەنپێداویستی تایبەتەکان لە کوردستان چکە ئێمە ئامانجمان زمانی کوردی و زمانی کوردیمان خۆشەوە بۆی لەسەر زمانی کوردی ئاماژە ئیشمان لەسەرەوە کردووە زمانی دایکە و نیشتیمانمان دەستان خۆش بێ خات و شای تۆژە گەر دوایین کۆمنتی خۆ دوای دەست خۆش بۆ ئەم چاوپێکەوتنە و سپاس بۆ کەناڵی کورسات کە هاوکارمان بوو لە سەرەتاوە ئەمێ زۆر بڵێمەوانە چونکە کاتێککە مامۆستا بەهار پێی وتین کەناڵی کورسات لامانە بێت زۆر باش بوو بە ئێمە بۆ کۆکردنەوەی داتاکان بە شێوەیەکی خێرایی سپاس بۆ هەموو کەسێک کە توانیوێتی بەنامەیەکیش بێ بە وشەیەکیش بێ هاوکاری ئێمە بێت و لە هیلاکێکی ئێمە کەم کاتوانێ دەستخۆشیم بۆ هەر کەسێکە کە پشتیوانی ئێمەش دەستخۆشی لە ئێوەکەین بۆ ئەم کارە زۆر باشی کە کردوتانە چاوەڕێشتی باشتریشتان لەیەکەین ماندوو نەبن دەستان بۆ بەخێر بێن.